لە هەرێمی کوردستان هیچ کەسێک تا ئەم لەحزەیە لە هیچ کۆبوونەوەیەکە لایەنە کوردستانیەکان باسی هەڵبژاردنیان نەکرد. دوا بخرێ دوا نەخرێ بەڵێ دەبی زوو بکرێ لە ڕۆژانی داهاتوو بکرێ بەلایەکادا بکرێ، بەڵام نەکراوە. پارتی ڕازی نیە یەکێتی داوا دەکەن، نەیەکێتی داواکردنە پارتی داوا. دوێنێ جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک نێچیروان عینی ئەو قسەی کام ئێستا دەیکەم کە ئێستا لایەنە سیاسیەکان کۆ نەبوونەتەوە بڕیار بدەن ئایا هەڵبژاردن لە کاتی خۆی دەکرێ یا دوا بکرێ. سپاسێکی بێپایانی هەموو کەناڵەکان بکەم بەبێ ئیستیسنا بۆ گواستنەوەی بەرنامەکانی چڕ و پڕی پرسەی خوالێخۆش و مامجەلال و هەروەها هاتنەوەی جەنازە و مەراسیمی پێشوازی لە مامجەلال. بەڕاستی بە ئێحتیمامەوە بە لێزانینێکی زۆر و پرۆفشنالیەکی یەکجار باڵا ئەو کارەکان ئەنجامدا. من پێم وایە هەموو کەس لە دەرەوە ئەوڕۆ ئەهمیەتی دەستگاکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان ئەزانێت.